لە مزگەوتەی ناحیەی بالیسان پرسەی بەرکەوتوویەکی چەکی کیمیایی بەڕێوە دەچێت. عەلی تەها کانیبەردی بەرکەوتووی چەکی کیمیایی بوو. دوای 31 ساڵ لە برینداربوونی بەهۆی کاریگەری قوڵی ئەو چەکە لەسەر جەستەی لە تەمەنی 70 ساڵیدا گیانی لەدەستدا. خۆی ئەوە 31 ساڵە برین کیمیایی لێدراوە، زیاتر لە 10 ساڵە برین کاریگەری کیمیایی کەوتۆتە سەرێ، بەس چارەسەری پێویستی بۆ نەکراوە، بۆیە ئەویش گەیشتە کاروانی نەبران و کەوا ئێستا گیانی لەدەستدا. بەڵێ حکوومەت کەم تەرخەمی کردووە لەو ئیش و کارانەیەکەوە کردوێتی لەبەر ئەوەی ئێستا ئەو کابرا بەو هۆکارەی گیانی لەدەستداوە. قسەی ئێمە ئەوەیە ئەوانەیە کە ئێستا برین کاریگەری کیمیان لەسەر بووە ئێستا لە سەریتیان و درێژخایان کەوتۆ سەرێ، شتێکی ساچان بۆ بگرێت بکەوە حکوومەت ئاوڕێکیان بداتەوە. ڕۆژ بە ڕۆژ لە سایی بێباشی حکوومەت و هەوڵ نەدان بۆ چارەسەرکردنی گونجاو بەرکەوتوانی چەکی کیمیایی ژیانیان دژوارتر دەبێت و بە بێنازی لە ژێر ئازارێکی کوشندە و چارەسەر نەکراو گیان لەدەست دەدەن. بەشێک لەو بەرکەوتوانەش دەڵێن بەرپرسان هەست بە ئازاری بریندارانی چەکی کیمیایی ناکەن و ژیان و مردنیان بایەخی لای ئەوان نییە. ئێمە تا ئێستا زۆربەی بەرکەوتوانی کیمیایی لە ماڵی خۆیان مرن بە بێنازی، ئەنێ حکوومەت لەیان ناپێستەوە. ساڵانە ساڵی 2012 ئەوانە تا سێزدە مەجموعەیان بردن بۆ ئێران، بەڵام بەڕاستی چارەسەر نەبوو. ئەگە هەر بەرپرسێک لە جێی بەرکەوتوانی چەکی کیمیایی بێت کە سوکارەکانیان هەموو وڵاتی دنیایان پێەکەن، ینی پارەی دنیای سەرۆت و سامانی ئەو میلەتەیە بن لە خۆیان سەرفەکەن، لە خەڵکی خۆیان نایرن ئازاریان هەبێ، بەڵام زۆربەی بەرکەوتوانی کیمیایی لە ماڵی کەتون ینی توانای هەیە عیلاجیش پێ ناکرن، زۆربیان هێنە بە ئازارەوە مرن. من لێرە بە وەزارەت شەیدانەرم زۆربەی خەڵک چوتە ئێران بەڕاستی بەرکەوتو کیمیایی نەبووە، خەڵکی شێتیان بردووە بۆ ئێران بۆ چارەسەرکردن، بەرکەوتوش لە ماڵی بەبێ عیلاجی و بەبێ نازی کەوتو مردووە چارەسەر نەکراوە. وڵای خراپە، هەروەڵا ئەوەی پێستا تۆزە بە پێیان بڕۆم تەنگە لە فەزە بووم، حەزمە زۆر خراپە. هەروەڵا وڵا چارەسەر عیلاج وە کردەی وش هیچ بێ ئیسفادەیە، وەڵا هیچ فەرق پێ نەکردووە. داواکارمانەوە کە بمان بەن ئەوەی خارجە شوێنێکی ئەوها بۆ چارەسەرکردن. بەهۆی کیمیایی بارانی ڕژێمی باز لە 16 چواری ساڵی 1970 سەدان هاوڵاتی دۆڵی بالیسان و شێخوەسانان شەهید و بریندار بوون. ئاماری بریندارەکانی ئەو ڕووداوە 425 بریندار بوون و لە کۆی ئەو بەرکەوتوانەش تا ئێستا نزیکەی 70 کەسیان بە بێنازی و لە ژێر ئازارێکی ساڕێژ نەبوو گیانیان لەدەستداوە، کە سوکاری شەهید و بریندارەکانیش دەڵێن بەهۆی جیاوازی بیرروبۆچوونی سیاسیەوە یەکێتی و پارتی لە ناردنە دەرەوە چارەسەرکردنی بەرکەوتوانی ئەو چەکە جیاوازی دەکەن. ئارەز ڕەسوڵ، کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی بالیسان.